ئەچینە لای نووسەرێک و کەسایەتێکی ئازیز کە وتوێژێکی ئەنجام داوە لەگەڵ مامۆستا ئیبراهیم ئەحمەد و پێمان خۆشە خۆی باس بکات لەسەر ناوەڕۆکی وتوێژەکە هەرچەند ئەم وتوێژە دواتر کرا بە کتێب و چەندەها جار چاپ کرایەوە بڵاو کرایەوە بەڵام پێمان خۆشە خۆی قسە بکات لەسەرەوەی کە لە ماوەی ئەو وتوێژەدا لە ئەو 5 کاتژمێرەدا کە پێیچ و وتوێژەکە بەڕێزیان ناوەڕۆکی کامێک لە بابەتەکان تیشکیان خستە سەری وەڵامەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بۆ پرسیارەکان کامانە بوو و هەروەها میوانی بەڕێزی بەرنامەکەمان چۆن باسی کەسایەتی ئەم پیاوە مەزنەمان بۆ دەکات هەر بۆیە میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر حسێن محەممەد عزیزمان کردووە کە بەڕێزیان بە هەمان شەوە ئاماژەم بۆ کرد ئەنجامدەری ئەم وتوێژن نووسەرن و هەروەها مامۆستای زانکۆشن دکتۆر حسێن سڵاوە لێ بە زۆر بەخێر مانیتان باش زۆر زۆر سپاس بۆ دیدارە و بە شانازیەوە من قسە لەسەر مامۆستا ئیبراهیمەکەم چونکە لە نزیکەوە ناسیومە زۆر بەخێر جا دکتۆر گیان جەنابەت باسی ئەوەت کرد کە لە نزیکەوە ناسیوتە پێمان خۆشە هەر جەنابەت باسێکی ئەم ناسینە بکەیت ئەوەی کە جەنابەت بە حکمی ئەم بەرکەوتنە نزیکە چۆن باسی کەسایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەکەی من لە سەرەتا ویستم شتێک لەسەر دووبەرەکی ساڵی 1964 بنووسم لە بینی مەلا مستەفا و باڵەکەی مەکتەبی سیاسیە کە ئیبراهیم ئەحمەد هینیە کرد سەرکردایەتی کرد هەرچەندم کرد لەم لەولا دەکومنتم دەست ناکە و نایانەیە بڕیارەمە بچم بۆ لەندەن پێش وەخت ئاگاداری مامۆستا ئیبراهیم نەکەم خۆم بچم بۆ لەندەن لە دەرگای بم چون بۆ لەندەن 31 دوانزەی 1994 بوو یعنی بۆ بەیانی سەری ساڵ بوو هاوڕێکی خۆشەویستم هەیە دکتۆر سەبا غالب لە لەندەن لە ماڵی ئەوان بووم تەلەفۆنی مامۆستا ئیبراهیمن لای وتی بەڵێ لێم وەرگرت وتم من فلانی کوڕی فلانم هاتووم بۆ لای تۆ بتبینم نەیوت بۆ چمە بەستێ وتی جا بۆ لەگەڵمە ئەو چاکەیە ناکەی فەرموو تی سەعات 2 کۆڕێگەیە دژی شەڕی ناوخۆوت منیش بۆ ئەوە هاتوو تێگەی وتم لەکوێیە وتی لە کۆمەڵی ڕۆشنبیری کوردیە بەڵا سەعات 2 چووم مامۆستا لەوێ بوو بەخۆی گۆچانەکەی و ترمان بینی و چۆنی چاکویتی با بچینە ئەو ژوورە چی تێ بۆم باسکە تمەوە بەڕاستە وتم بەعمەلی ئەو ژوورە نایە قسەکانی من وتی کەواتە بیخە دوای جەژن تەلەفۆنێکی تایبەتیشی ئەمێ ئەوە یەکەم جار بوو ببینم سێ مانگ 1995 ینی ساڵێکی بەسەرا ڕۆی بەسە لەگەڵ خێزانەکەمان چوین بۆ لای بە کامێرە و بە ڕیکۆردەر و بەم جۆرەشتانەوە دانیشتین دەستمان کرد بە پرسیارکردن 5 کاتژمێری ڕێک لە دوو دەستمان پێکرد حوتاوە بوو چەند وێنەیەکیشمان گرتووە لە کتێبەکە تایەتی مامۆستا ئیبراهیم زۆر بە ڕاشکاوی قسەیە کرد زۆر من ئەوەی کە سەرنجی ڕاکێشام لەو تەمەنا ئەو کاتە ئەگەر یادم بێ نازم موالی 12 شتێکی وایە ئێوە باشتر ێزانن 1914 دوانزە 14 ئەو کاتە 1995 بوو جەبزانە تەمەنەکەی چەنەکە هیچ شتێکی بیر ناچوو نە ئەگەڕایەوە سەر چاوەیە باسی مێژوویە کرد ئەیوە ڕۆژی 4 5 ساڵی ئەوەنگا بەبێ بەو بزانم من چاوپێکوتنی لەگەڵاکەم وڵێم خۆی حازر کردووە زۆر سەرنجی ڕاکێشام وتم ئەبێ ئەم چاوپێکوتنە درێژکەمەوە لە دڵی خۆمە بێتاقەت نابوو نەیوت بە شوێکی تێکەین با ئاوێ بخۆینەوە یا شتێ بکەین تێگەی زۆر سیر بدات بەرحاڵ چاوپێکوتنەکە تەواو بوو گەلایەشخان هاست بۆ بە خێراتن مۆمانە وتی ترومبیل پێ وتم من لێرە ناژیم تێ منە گەێنم زۆر خەریک بوو تا وتم تا تونێلبانەکە بم گەێنە مشکلە نیە وەڵا گیانی بۆ ئەوێ و کە هاتمەوە بیرم لێ کردەوە چۆنی چاپ بکەم نامەیەکی تایبەتیم بۆ مامۆستا ئیبراهیم نووسیەوە بەداخەوە تای سەر وەڵامی نایەوە وتم ڕێی خۆتم پێ بڵێ چۆنی چاپ بکەم بە دوایی گلەیم لێ نەکەی کاک نەوشێروان پێوتم ڕەحمەت بێ وتی ئەمە چۆن ساز کرد وتم بۆ وتی من 10 جار زیاتر بە مامۆستا ئیبراهیم و تۆ تەجیلێ گێنم دائێنێم شتمان بۆ ڕوون کرد وتی ڕازی نابوو یەک چاوپێکوتی لەگەڵ کەسانە کردووە ئیلا لەگەڵ مەتێڤیا پێش تۆ کردوێتی اینجا تۆ
تمەڵایی کاک نەوشێرا من هەر ڕات چوومە ماڵ و ئاو ئیشەکە سەری کرد دیارە بەدڵی بۆ لەگە منە دابنیشە هەرەوەیە ئەوە هین بوو منیش لەبەر ئەوە کتێبەکەم ناونا 5 کاتژمێر لەگە برای مەحما ڕێک 5 کاتژمێر دانیشتی وەکو خۆی چۆن بووە وامتین کردەوە یەکەم جار کە چاپم کردو لە سوید چاپ کرا بڵاو کرایەوە دانەی نەما تەمام شتێکی ئاوە برای مەحمە قسە بکات دوای چەند ساڵ کە بێدەنگ بووە وەنیە جگەلەوە کەسایەتێکی ناسراوە ئاگای لە نهێنەکان هەیە دەکومنتی لایە دوو نوسخەم نهارەیەکیان بۆ ڕەحمەتی مام جەلاڵیشیان بۆ مەسعود بارزانی باسی ئەوان کراوە لێوە ساڵی چەند جەناب کتێبەکە 95 ناڵە 1995 چاپی یەکەم کرد کاتێشتا خۆیان لە ژیاندا مابوو مامۆستا ئیبراهیم ئەحمەد بەڵێ بەڵێ جا پێم خۆشە باسێکی کاردانەوەی خۆشیانمان پێ بڵێیت پێخەوە دوای بۆ بازەکەم لەسەر کتێبەکە تۆ پرسیارێک کردەوە کە بۆم ناردن دوای بە سەردان هاتمەوە وەڵا داوەتیان کردم چون مام جەلالم بینی و نازم چیەمانە قسەمان کرد وتی دەستی خۆش بێ شتێکی زۆر باش بوو وتی 10,000 نسخەمان لێگرتوتەوە تم چیان وتی 10,000 نسخە تم بەچی تی کۆپیمان کردووە ئەوانە وڵاوان کردبەوە بڵاو بۆ پەیوەندیان پێوە کردم جارێکی کە خەڵک لە سلێمانی بۆ لێرە چاپی نەکەوتم چاپی کە بە پاری خۆت بڵاوی کردو من هیچم نایە چاپی دووەم کرا 96 چاپی دووەم کرا 2002 چاپی سێهم کرا بەڵام چاپی سێهم زۆر گەورەترە چونکە چی لەسەر مامۆستا ئیبراهیم نووسرا بوو لەسەر چاپ یەکەوتنەکە نووسرا بوو هەموویم کۆ کردەوە لە کۆتایی کتێبەکە دامناوە ئەو سێ چاپە کراوە ئیستاش بە شێوەیەکی بەردەوام خەڵک تەلەفۆنم بۆ ئەکەن لە فەیسبووکە لە ئیمێڵ ئەمانە بۆمە نێرن ئەڵێ دەست ناکەی و زۆرمان کار پێێتی پەنام بردەبەر شاناز خان وتمەوە باوکتە چاپی کردەوەتەوانە وتی کە بەرهەمەکانیمان کۆ کردەوە با گوێی لێبێ بەرهەمەکانی باوکم کۆ کردەوە ئەوش چابەکەینەوە لەگەڵ زۆر باشە جا کاردانەوەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کاتێکە کتێبەکە گەیشتە دەستیان و خوێندیانەوە چی بوو؟ مامۆستا ئیبراهیم من وابزانم 15 دانم بۆ نارد یەکێ بۆ خۆی و ئەویکێ بابەهین جەرجیس فەسۆڵان لای بوو هاوڕێ بوون زۆر هاتشۆی مامۆستا ئیبراهیمێ کرد هاتەوە تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا ئیبراهیم زۆری پێخۆش بۆ تۆ نووسیوە وتم حەزێکی چاو پێکەوتن لەگەڵ تۆ بکەم وتی لەگەڵ شتا کردم باسێکی کێ وتم ئەی گلەی وشتی نەبووتی نا زۆری پێخۆش بوو نسخەی شیاوە بم من ئەندامی کۆنگرەی نەتەوەی بووم کە پەکەکە دروستی کردبوو لە ئەوروپا کۆبوونەوەکمان هەبوو لەگەڵ شێرکۆبێکە سوور ناسر ڕزازیەوانە هەموو چوین لە سویدەوە کە چوو مامۆستا ئیبراهیم لێوێ بوو بۆ جاری دووەم بینیم قۆڵی گرتم بردمێ دەرەوە تی وەرە تی ئەم کوردە بە هیچ نابێ وتم بۆ وتی لەبەر بۆ تێگەشتم لەبەر بۆ یانیش ئەمەگە زۆرە نازانی چی بڵێ وتم ڕێ چی و بۆ کتێبەکە وتی زۆر باشە دەستی خۆش بێ چەند چاپ کراوەتەوە وتم جارێ دوان کراوە وتی باشە ئاجزنا بێگەر هەندێک تێبینی بڵێ وتم فەرموو وتم تێبینەکان یەکەم منێڵێم وتم هیچ شتێکە تایە کە تۆ گلەیی بکەی بڵێ من نەموتووە چونکەوتم بە کاسێت هەمانە تیناوتی لەوانێ پەڕان بێت شێ وتم ئەی گلەیەکە چییە تێبینەکە چییە دووسێ تێبینی زمانەوانی پێوتم چی ئەوە نووسیوە ئەوانە کوردی نییە بیگۆڕە بەرامبەرەکەیم پێ بڵێ با بیگۆڕم پێوتم چاپی دووەم سێم گۆڕ چەند جارێکیکە لەوێ دیومەتەوە ئەوە وێنەکانتان لایەکە لە هاوکارانم یارمەتیم بندووە ئەوە لە هینگرتومانە لە پەرلەمانی کوردستانی مامۆستا شار ئەندامی پەرلەمان بوو ڕەحمەتی ڕەسوڵ هاواریش هەر ئەندامی پەرلەمان بوو لەوێ لە بەلشیکا گرتومان باش جا دکتۆر حوسێن بە کەمێکیش باز لە ڕۆڵ و کاریگەری مامۆستا ئیبراهیم ئەحمەد بکەین لە بواری ڕۆژنامەوانیدا لە تەمەنی لاوێتیەوە لە تەمەنی 18 ساڵیەوە مامۆستا ئیبراهیم حەزی بۆ کردووە کە لەم بوارە شاکار بکە و یەکەم وێزگەی کارکردنیشی ڕۆژنامەی ژیان بووە لەو سەردەمەدا وتەیەکی پیرەمێرد هەیە ئەوترێکە پیرەمێرد بەم شێوازە وەسفی مامۆستا ئیبراهیمی کردووە پێی ئەڵێ کە ژیان چاوەڕێی ئەم جۆرە کوردیەیە و پیرەمێردیش بە هیوای نەوجەوانانە ئەمەنە باوەڕی بە توانای مامۆستا ئیبراهیم هەبووە بەم شێوازە وەسفی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی کردووە جا بە دیاریکراوی با لەسەر
گۆڤاری گەلاوێش گفتوگۆ بکەین چ ڕۆڵ و پێگەیەکی هەبوو لەو سەردەمەدا کا بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆ ماوەی 10 ساڵ لەگەڵ مامۆستا عەلادین سوجادیە ئەم گۆڤارەیان دەرکردووە چ ڕۆڵێکی هەبووە لەم کاتەیە ئەم گۆڤارە پرسیارەکە دوور و درێژ بوو بەڵێ من مامەستا برایم وا پێناساکەم بێجگە لە گۆڤاری گەلایەت یەکەم ڕووناکبیر بوو دووهەم نووسەر بوو سێم هۆنەر بوو چۆرەم چیرۆگنووس بوو پێنجەم ڕامیار بوو تێگەی ئەم پێنج سفەتە مەگە هەر لە پێغەمبەرانە کۆ بوو بێتەوە چونکە زۆر زۆرە و لە هەموو بارێکی شاد بەرهەمەکانی هەیە بۆ نمونە شیرین بەهارە شیرین بەهارە کە من لە خۆیم پرسی ڕاستە تۆ بۆ بەرزانی دووتووە پێکەنی قسەی نەکرد چونکە گوایە ڕۆشتووە شیرین بەهارە و وڵاتی بەجێشت و چۆ بۆ سۆڤێتەوە ئەمانە نەمازانی بۆ کێوتەوە نەیوتی شتیکە بیرەوەریەکی زۆر زۆر وەکووتم بیری زۆر تیژ بوو هیچ شتێکی لێ ناگۆڕە دووهەمینی پیاە بوو زۆر هێمن لەسەر خۆ ئەیزانی ئەڵێ چی قسە لەگە بەرامبەرەکەیەکە تۆ ئەگەر ڕەخنەشی لێ بگرتایە بە زمانێکی شیرین وەڵام یایتەوە لێکە تەریق بوویتەوە جارێکیان لەوێ بووین شەڕی هین بوو ناوخۆ بوو منیان داوت کرد بۆ تەلەڤیزۆنەکان لە پەکەکە بووین من بووم جەماعەتی زۆر بە ڕەحمەت ڕەسوڵ هاوار و حیزبی شیوێ و ئەحمەد کێشان و ئەمانە هەموو لێ بوون ئۆجەلان هاتە سەرخەت قسەی لەگەڵا کردین من ڕەخنەم لێ لە ئۆجەلان کرد ئەوە لێش نووسیوە لە بەرگی سێمە وتم ئێوە ڕەخنە لە دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەگرن لە باتی پشتگیری بکەن ڕەخنەی لێگرن کە ئەوە شتێکی باش نییە ئاسمە دەرەوە مامەستا برایم بەر دەرگاکەی گرت و قۆڵی گرت مردمێ ولاو تی تۆ بۆ پیاوەی حراجەکەی وتم بۆ تۆ ئەزمونونەکە لاگرنترا یا ئۆجەلان بێدەنگ بۆ قسەی نەکرد ئەنێگەر یەکیکە وایە بە شێوێککە وەڵامیامەوە زۆر بە هێواشی دوایش چوینە دانیشتین چاوە خواردی و مەسەلەی کۆنکە جاوە برای محەممەد بوو بەڕاستی ینی پیاەک بوو با یەکشتیشی پێ بڵێم تەنانە پێغەمبەرانیش هەڵیان هەبووە کەس نییە بێ هەڵە بێ لە ژیانە برای محەممەدش هەڵی هەبوو بەس ئێمە ناچینە ئەو بوارەوە تێگەوە خۆشی لەو هینا شتێکی بۆ جێڕاموتی بەیان 11 خوێنرایەوە من نەخۆش بووم لە لەندەن لەسەر حکوومەتی عێراقی چووم بۆ لەندەن لێکوتم تیشای ئێران دوای 2 ڕۆژ ئیسا پەژمانی نار بۆ لام ئیسا پەژمان ناسراوە کە یەکێ بۆ لە جەنەڕاڵەکانی شۆڕشی ئەیلول من مام ناوناوە جەنەڕاڵ چونکە هەچی خراپە هەیە و پیاوە کردوێتی دژی کورد خۆی کوردی سنێ بیرەوەرەکانشی بڵاو بۆ تۆمی تایە تی هات شای ئێران داوای لێبوردن نەکات کە وەختی خۆی ئێوە لە ئێران و زۆر ڕێستان لێ نەگیراوە و پشتی مەلا مەستەفای گرت و ئیستا ژوەرنەوە چی ئەڵێم بۆتانەکەم وتی پێم وتم بڕۆ بە شا بڵێ ئەو مافەی کە مەلا مەستەفا وەری گرتووە لە 11 ئازارە ئەو ئامادەیە بیا بە کوردی ڕۆژهەڵات تێوە باسی چیەکەی بە برای محەممەد و باسی ئەو کەمەر ئەعدام مەکە کوردی چی وشتی دەبڕۆ پێ بڵێ من ئەچمەوە بۆ لای مەلا مەستەفا سێ بڕیارە ئەوەی ئێمە مانیست ئەو مەلا مەستەفا وەریگە ئەبێ بینەوە بە یەک ئەو قسەی ئەوە بە شریتە بە هەمە بە ئەوە برای محەممەد بوو ئەو هەڵوێستانەی ئەبێ بە ئای زەر بنووسێتەوە ئەو یەکێتی ئەو دروستی کردەوە جاگۆڤاری گەلاوێژ لەم نێوەندا چ ڕۆڵێکی هەبوو لە ژیانە ئیشی کردووە سەرەتا لەگەڵ پیرەمێردا سەرهینی یەک بوون بەڵام دوای لەگەڵ پیرەمێردا تێک چوون چونکە هۆنراوی هەیە پیرەمێر لەسەر برای محەممەد خراپە باسیەکە باز ناکەینەوە تۆ زانی نووسەرەکانی چەمبێک و نالیشن دوای گۆڤاری گەلاوێژ لەگەڵ مامۆستا عەلادین سوجادی دەریان کرد لە پێشا خۆی سەرپەرشتیەکە بەڵام لە ژمارە 2 هەمووی عەلادین سوجادیە من کتێبێکم هەیە پێشووتر لێرە ئینمان کرد 21 کەسایەتی کورد یەکێ لەوانە هێنا عەلادین سوجادیە بە درێژی ئینتەرویوم کردەوە لەگەڵ کچەکانی و ئەمانە باسی ئەویان بۆ کردوم بەڵام بەردەوام بوو برای محەممەد ڕۆڵی سەرەکی دیوە لە زمانە زمانەکەی پێرفێکت بوو یەکمان یەکێکە لە زمانەوانەکانی کورد مانوێنەوانێ وە سەرپەرشتی کردووە ئەرکێکی زۆری کێشاوە ئەو گۆڤارە ئەگەر ئەو نەبووایە داوای لە عەلی کەمال و لە کێ دەوڵەمەندەکانی کوورد دەکرد کە یارمەتیان بن گۆڤارەکە دەرچێت هەر دەرناچوو عەلادین سوجادی پیاەکە ئەگەر بیڵێ ئەبێ بڵێ باوکی مێژووی کووردە باوکی
ئەدەبیاتی کوردیە ئەمە بەرهەمی هەیە دا ئەوەرە ئەم دوو کارکتەری یەک بگرن ئەبێت چی دەرکەن خۆشبەختانە گۆڤاری گەلاوێش چاپکراوەتەوە هەموو بەرگەکانی بەڵێ جا ئێمە ئەبینین زمانی مامۆستا ئیبراهیم محمەد لە نووسینەکانیە زمانێکی زۆر ڕیالیستیانە و واقعگەرایانە بۆ دکتۆر حسێن بۆ نمونە لە ژانی گەلا ئەمە ئەبینرێت سیاستمەدارێک کاتێک دەست دەبات بۆ نووسین و بەم شێوەش نووسینەکانی دواتر ئەبینرێت پێم خۆشە باسێکی ئەم دوودانە بکەیت کە بەڕێزیان چۆن ئەم دوودانیان ئاوە بە سەرکەوتویی بردە پێشەوە و هەردوو کیشیان بە شێوەیەک بوو کە لێ هاتوویەکەی تیا ئەبینرا لە ژانی گەلە لە ژانی گەل و لە بەرهەمە نووسینەکانی دیکەشە بێگومان ژانی گەل یەکێکە لەو ڕۆمانە چاکانەی کە مامەسا نووسیوێتی توانم بڵێم لە بواری نووسینی کوردیا ڕۆمانێکی زۆر زۆر چاکە و بەشێکە لە مێژووی گەلەکەمان وەکو بینیشتانە بە تەلەڤیزۆنیش پیشان دراوە ئەوەی خۆی باسیە کرد ئەیگومان زۆر پێوەیمان دوو زۆر زۆر پێوەیمان دوو ئەمە شتێکی کاکۆمەری شەمووسان بۆ جەرمۆکە ئەیگو وەختی خۆی لەگەڵ حکوومەتا بوون 66 بۆ هەفتە ڕۆژنامەی نوریان دەرەکرد کاکۆمەری شەمووز ئەیگوی من لەگەڵ مامۆستا برایمە بووم ئەیگو هەموو جارێکە وتارێکی نووسی ئەگەشت بە دەرگاکە ئەیگو وەرە عومەر بازارێک کەی بخوێنەوە ئەیگو دوو سێ جار بانگێکردم ئەیخوێنەوە ئەوەیە گۆڕی ئەوەیە گۆڕی ئاوا بەشتا چۆ لەبەرەوە یەک هەڵەیتیانە بوو ژانی گەلیش ئەیگو خۆم تووشی ژان بووم تا نووسیومە تێگەی لەبەرەوە بەڕاستی من ناتوان مەسوی ژانی گەل بکەم چونکە من ئەوەی خوێندومەتەوە زۆر زۆرم بەدڵەوە ئەوەی بینیش بە تەلەڤیزۆن جا یەکێک لە خەونەکان و یەکێک لە هەوڵە ئەڵبەت چڕەکانی مامۆستا ئیبراهیم محمەدەوە بوو کە کورد لە بواری ڕۆژنامەوانیشە ڕۆژنامەیەکی کوردی و سیاسیشی هەبێت هەوڵشی زۆر بۆدا و هاتە دیش هەوڵەکان پێم خۆشە لەسەر ئەم هەوڵەی بەڕێزیان جەنابەت قسە بکەی بە حکمی بەرکەوتنەکان بە حکمی ناسینەکە و ئەوەی کە بۆ بەلایەوە گرنگ بوو کە بۆ نمونە لە بواری نووسینی ڕۆژنامەوانیشە ئێمە نووسینێکی ڕۆژنامەوانی کوردی و سیاسیمان هەبێت زەرورەتی ئەمە لە کاتی خۆیان ئەو لە خەباتەوە دەست پێکە برای محمەد جگە لە گەلایە ژۆمانە سکرتێری پارتی بووە لە 58ەوە لە کۆنگری پێنجە کە بوو بە سکرتێری پارتی بەرزانی گەڕایە و کۆنگریانگرت ئیترەوە سەرپەرشتی هەمووی کردووە لەگەڵ چیا لەگەڵ مامچەلارە من خۆم مناو خەبات ئەفرۆشت مامم لە پرسراوی کتێبخانەی خەبات بوو لە سلێمانی شێخ بەکری باراوی لە پێنجوونی شەروەها دابەش مەکرد بەسەر ماڵەکانە کە باوکم لێ بری پێنج بووە ئەوە خەڵکی زانێ توانای ئەوم نەبوو خەبات بخێنمەوە تێی بگەم چکە من لە چواری سەرەتایی بووم بەڵام ئەو نازانم کە تاکو شۆڕشی ئەیلول دەستی پێکرد خەبات بەردەوام بوو ڕۆژێک دوانە کەوتووە ئەمە یەک دوو مامۆستا برایم جگە لە خەبات هاندەرێکی گەورە بوو کە کوردستانی نوێ دەرچوێ ڕۆژنامەیەک دوای ڕاپەڕین دەرچێت جارێک پێی وتم وتی کوردستانی نوێ پێگاوتم ناوەڵا بەس جاروبار برادران یەکێتی لێرە ئەگات دەست مەکەوێت ئەو کاتە من لە سوی دەژیام وتی چۆنە بەلاتەوە وتم مامۆستا لە چ ڕوویەکەوە وتی لە ڕووی زمان و بابەتەوە وڵی وتم لە ڕووی تۆ قسە ناکەم لە زمانێکی چۆنە تۆ پێم بڵێ وتی ئەوە گەلایە شایەتە خێزانەکەی وتی دانێکم وتی یان بە عەرزە تەلەفۆنم بۆ کردوتم جاریشکە کوردستانی نەنێرم بۆ من ئەوە زمان نییە ئێوە پێنووسن و ئیستاش من بە کاکسترانم وتوە ئەو کە زۆر هاوڕێمە تومە زمانەوانی بگەڕێنەوە بۆ زمانەوانی سەردەمێک کۆن بابە پیرەمێر چی نووسیوە برایم ئەحمەد چی نووسیوە ئەمە هەڵەیە هەریەکە بە ئەرزوو خۆشتە نووسێ لەبەرەوە مامۆستا لە ڕووی زمان و لە ڕووی ڕۆژنامەوانە لە ترۆ بکبوو جا دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ کە باسی مامۆستا برایم ئەحمەدەکە ئەڵێ کە باسی شعری کوردی ئەەکەی ناکرێ باسی مامۆستا برایم ئەحمەد نەکەی بە تایبەت ئەو پارچەی کە بەناوی یادگار و هیوایە و کە بە شیرین بەهارە یادگار و هیوا کە بە شیرین بەهارە لە ناو خەڵکیدا ناسراوە ڕۆڵی مامۆستا برایم ئەحمەد لە بواری شعری کوردیدا چی بووە و هەروەها ئەو فەلسەفەیە کە مامۆستا برایم ئەحمەد شعرەکانی خۆی پێنووسیوە خۆی لە چ بازنەیەکا بینیوەتەوە وەڵی یەکێکە لە هۆنەرە هەڵکەوتەکانی کورد بەڵام بەداخۆ بەرهەمی کەمە و من تا ئیسا نەمدیوە هۆنراوەکانی چاپکرێ یعنی وەکو دیوانێک کۆکرێت تۆ چاپکرێ من جاری بە گەلاوێژخانی شمول دوتم هەیەی وتی زۆری هەیە چاپیەکەین ئیترەوە هەر چاپ نەکراوە تا ئیسا نازانم مامۆستا عیزەدین چی وتوە
بەڵام ڕاستیەکەی یەکێکە لە هۆنەرە هەڵکەوتۆکان هۆنراوە هەرەوە نیە تۆ بیهۆنیتەوە هۆنراوە زۆر گرنگە پێنج کتێبمەیە لەسەر هۆنراوی کوردی یاقوت و زمڕوتی کوردی بەو ناوەیە تقریبی 3000 لاپەڕێ بەهەمووی لەوێ باسی چێکی تۆ هۆنراوە بێ یەکەم زمانێکی باش بزانیت مامۆستا برایم زانیوێتی ئەو زمانە دووەمینی شارەزای وێژەی کوردی بیت بە مێژۆکەیەوە بە سەردەمەوە ئەو هەمووی زانیوە سێهەمینی دۆستایەتی بکەی لەگەڵ هۆنەرەکانە دابنیشی دەمەتەقێ بکەی بیر و ڕابگۆڕنەوە ئەو هەمیشە دانیشتن و کۆڕەکانی داوڵەمەند بووە دیوەخانی بڵی قەرەواڵق بووە لەبەرەوە یەکێکە لەو دەگمەنانە ئەو لەو هۆنراوە جوانانەی کە بە زمانێکی پوخت و پاراوی کوردی نووسیوەتی واتایەکی جوانیە ناوەڕۆکێکی جوانیە جابابینە سەر خەباتی سیاسی مامۆستا ئیبراهیم محمەد کە تەنانەت بە یەکێک لە مۆدێرنترین سیاسەتمەدارەکانی کورد ئەناسێنرێت و ناوی لێ ئەبرێت پێم خۆشە جەنابەت باسێکی تایبەتمەندی سیاسەتکردنی مامۆستا ئیبراهیم محمەد با پێت بڵێم مامۆستا ئیبراهیم لە پێش زۆر کەسی باشووری کوردستانەوە خەریکی کاری ڕامیاری بوو وە کاری ڕامیاری هەروە ناقسە بکات و شت بنووسێ پارتایەتیش چونکە لە چلەوە لە چلەکانەوە نازم لە ساڵی چەنەوە بۆ لێ پرسراوی لقی ژێکافی سلێمانی بوو کە سەر بە ژێکافی ڕۆژهەڵاتی کوردستان بوو دوایەوە کە پارتی دیموکراتی کوردستان دا ئەمەزرێ هەمزە عەبدوڵڵا سکرتێریە بێ برای محمەد شتێک نابینێت کە ئەمەی ئەم بمێنێت نە ئەبێ کورد یەک بگرێ لەبەرەوە لقەکەی حل کرد چۆن ناو پارتیەوە یەکسەر بوو بە ئەندامی سەرکردایەتی پارتی قۆناغی نەبڕێەوە بڵێ وەکو ئێمە بووین بە پاڵێورا و ئەندام و نازام لیژنەی ناوچەوەمانە ئەو یەکسەر بووە بە ئەندامی سەرکردایەتی و ڕۆڵێکی زۆر زۆر ڕێکوپێکی بینیوە لە بڵاوکردنەوەی بیری کوردایەتیە ڕاستە برای محمەد چەپ بوو بیر و باوەڕی مارکسیەتی پێ هەبوو بەڵام من کاچەند شتەکانی خوێنمەوە هێندەی وەکو کورد نووسیەتی هێندە وەکو مارکسیشتی نەنووسیوە زۆر باشە جا لە بیریشمان نەچێت کە هەر لەسەر پێشنیار و بڕیاری جەنابیان بۆ کە یەکێتی ژنان و لاوان و قوتابیان و خوێندکاراندا ئەمەزرێ واتە بۆ گەیشتن بە ئامانجی کورد لایەن وا بوو کە ئەبێ هەموو توێژەکان بێکەوە دەست بدەن بە دەستی یەکەوە پێم خۆشە جەنابەت قسە بکەی لەسەر ئەم بابەتە کە گرنگی ژنان لای بەڕێزیان چۆن بووە تا چەند هەوڵیان داوە بۆەوەی کە ژنێک کە لانەی لەو سەردەمانە زیاتر ڕۆڵی لە ماڵەوە ببینرایە بیهێنێتە سەر خەت مامۆستا ئیبراهیم کە پیاوێکی پێشکەوت و خواست بووە ڕووناگیرێکی گەورە بووە باوەڕی بە مافی ژنان هەبووە من خۆم وەکەوە بیرەکەمەوە لای من دوو ژن مساوی نەبە پیاوێت ئیتر هەز ئاینێگەیڵێ هەچ شوێنێگەڵم باوڕم پێی نییە ژن ینی مرۆڤ مرۆڤیش ینی بڵێن مرۆڤ لە دوو ڕەگەز پێگاتوە نێر و مێ ژنیش بەکار نایەنم من ژن ئەو کەسەیە کە شووی کردووە ئافرەت بەکارێنم تۆ ئافرەتی ئەو کەسی کە شوشی کردووە هەر ئافرەتە بەڵام ئەو سفەتی کێ شووی کردو و شووی نەکردووە من ئەوانی شمت بە ژنان وتم ئەو ناوە هەڵەیە وتم نیوەی کچە شووی نەکردو ناوتان ناوە ژنان خۆوە هەر باکوداکی قوڵ ناکەوە پێی بڵێ ژن بارحەڵ مامۆستا ئیبراهیم ئازادیەکی زۆری یاوە بە خوشکی بە خێزانەکەی بە گەلایەشخان ئەو گەلایەشخانە ئەوە دەرچوە گەژنی مامۆستا ئیبراهیم نەبووە ئەوە دەرناچوو بە کچەکانی بزانە کچەکانی ئەوە هێروێەوە شانازەوە کێوە کێچێ هەتاوخانە هەمویان بۆ خۆیان شتێکن ئەمە دەلال لە چیەکە دەلال لەوەکە کە مامۆستا ئیبراهیم تا سەر ئێسک باوەڕی بە مافی ئافرەتان هەبوو ڕێزی گرتوون بگومان دکتۆر تایبەتمەندی کارە ئەدەبیەکانی مامۆستا ئیبراهیم بە شێوازێکی گشتی بە چ شێوازێک بووە ئەو تایبەتمەندێتیانەی کە لە دەقە ئەدەبیەکانی مامۆستا ئیبراهیممان هەبووە زیاتر چۆنی بوون مەبەستە چییە لە دەقەبێ بۆ نمونە ئەو دەقانەی کە نووسیوێتی لە ڕووی ڕۆمانەکانیەوە بێ لە ڕووی شعرەکانیەوە بێ زیاتر تایبەتمەندێتیەکانیان خۆی لە چیا بینیوەتەوە بە چ شێوازێک بۆ نووسینەکانی وەڵاو شێوازەکانی ڕوونە ینی ناوەڕۆکی بابەتەکانی زیاتر نەتەوەیی ڕامیانی و کۆمەڵایەتیە ئەوەی کە بایەخی زۆر پیاتەوە بەسە لە بۆ نمونە لە سەردەمی پاشایەتیە و چۆرەوەری نووسیوە بیر خوێنەوە بزان باسی چیەکە ینی ناوەڕۆکێکی زۆر بەهێزی هەیە اینجا دێتە سەر وەکو باسمان کردژانی گەل و ئەوانی کەی دواتیریکەوە هەمووی هەچی شتێکی نووسی بێ لوتکای لای من
بەڕێزیان کۆلێژی مافیشیان تەواو کردووە لە بەغداد کۆلێژی مافیان تەواو کردووە لە بەغداد و دەوترێت لە بواری پارێزەرکردنیشە هەر زۆر تایبەتمەندی خۆیان هەبووە بە تایبەت بۆ نمونە لەو ساتانە و لەو کاتانەیە داکۆکیکەرێکی زۆر بە قووەتی ئەو چین و توێژانە بوون کە غەدریان لێکراوە با باسێکی بواری پارێزەرایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەدیش بکەین دکتۆر خۆی حوسێن زۆر کەم لە بواری ئەوە چی کردەوە چکە خەریکی کاری ڕامیاری بووە وایە. خۆی شاردۆتەوە لە بەغا تا 62 هاتوۆتە دەرەوە برای محمد هاتوون نوورەحمەی تاو کاک محەممەد عەزیز چوون بە ژێبێک لە قاچاق هێناوێتەوە بۆ سلێمانی اینجا چۆتە دەرەوە لە مەکتەبی سیاسیشی کردو ئەو ساڵانەشە تا 75 هەل لەناو شۆڕشا بوو دوایی چۆتە لەندەن ژیاوە ئەوەیە هین لەو وارە زۆر کاری نەکردو بەڵام شتێکی بۆ جێڕام بۆیە زەردەخانە گرتمی لە چاو پێکەوتەکە هەیە وتی من ئەزانی من محامی وتم بەڵێ وتی محامی ماخر وتم ئێخر ئەزانم وتی ئەزانیانی چی وتما وتی محامی هەیە بۆ پارە پیاوکوش دێنێتە دەرەوە لە زیینانە کەوە تاوانە تی من ئەوەم نەکردو جا ئێستا سەحر دوو ڕسمی دکتۆر حوسێن کە ئەمەوەکو یادەوەریەکێتی لەگەڵ مامۆستا ئیبراهیم ئەحمەدا کە لەگەڵ خۆی هێناوێتی ڕێباسێکی ئەمایانمان بۆ بکەی ئەوە لە کۆنگرەی نەتەوەیین لە بەلچیکە کۆنگرەی نەتەوەیی هەر مامۆستا ئیبراهیمە و ئەگەر ئەوە هینە کۆمەڵەکەیە ئەوانە هەموو بەشداری بوون وێنێکمان گر بۆ یازگار هەمومان ئەندامی کۆنگرەی نەتەوەی بووین ئەوەی دوو هەمیشان وێنەی دووهەم ئەوە سێقۆڵی گرتومانە لەگەڵ مامۆستا هاوارە لەگەڵ هەردوو خوا لێ خۆش بوو برای محمود و هەموو ساڵێکی لە فستیڤالی گەلاوێژە یەکەم شت ئەوە پیشانەیە ئەو وێنێ پیشان چووە بە دیاری نازم بۆ هێرۆخان وەختی خۆی دەستم کردە ملی وتم هەردووکتان مام من وەرە با وێنەیە بگرین وتی تۆ ژۆ کوێمە پێری مامی چین مامۆستا ئیبراهیمی قسەی خۆشی هەبوو مشکلە نیە وێنەیەمان هەبێ بۆ یادگار یادەوەریەکی زۆر سپاس دکتۆر حوسێن ئەگەر لە کۆتای گفتوگاکەمانە قسێک هەیە لەوانەیە لە یاد کرابێت جەنابەت بە زەروری بزانێت کە باسی بکەی فەرموو وەڵاهی قسەکردن لەسەر مامۆستا ئیبراهیم زۆرە چۆن کتێبێکی سەلاپەڕێم نووسیوە تێکەڵیشم لەگەڵیانە لەگەڵ کچەکانی و لەگەڵ لایەشخانە ناسبووانە بەردەوامی ژاگام لە ئەو شتانەیەکە لەسەری ئەنووسیە و ئەوان هەر ئەوە ئەڵێم لە کۆتاییە بریا کە هیچی نێشین نابێت لە بریا دووبەرەکی ساڵی 1964 ڕووی نایە مامۆستا ئیبراهیم و مەلا مستەفا یەکتریان تەواو کرد ئەوەکو سەرکردەیەکی کلاسیکی عەسکەری سەربازی ئەمیش وەکو کادێرێکی ئەکادیمی سیاسی بێ ئەو دوانەش نابێت بێ ئەو دوو بوارە نابێت زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز سپاس بە وتەکانت